جەنگی زێرە تا دێت خواستەکان بۆ ئەم کانزا بە نرخە ڕوو لە بەرزبوونەوە دەکات. ئەمن لە 2017 بە خەڵکم گوت زیو بکڕن وەرن بە دیری زێڕە. ئەمە لێرە نە پێشبینی دەکەین و نە بە کەس دەڵێن چیشی لێ دێت کەس نازان چی لێ دێت. ئەمریکا سەرقافڵەی بڕیاردانی دابەزین و هەستانی زێرە بۆ بەرژەوەندیەکانی خۆی. جەنگی زێرە تا دێت خواستەکان بۆ ئەم کانزا بە نرخە ڕوو لە بەرزبوونەوە دەکات. بە دیاریکراوی ساڵێک لەمەوبەر لە بەرنامەی بوژانەوە پێشبینی ئەو نرخەی ئێستای زێرکرا بوو کە بەرز دەبێتەوە. ئێستاش کۆمەڵی هۆکار هەن لەوانە ناسەقامگیری لە بازاڕەکاندا و نادڵنیایی لە بارودۆخی سیاسی و هەڵگیرسانی جەنگ کە کاریگەری تەواوەتیان کردوتە سەر نرخی زێر و ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز دەبێتەوە. هۆکارە سەرەکیەکانی پشت ئەم کانزایە چییە؟ بۆچی زۆربەی وڵاتان وەکو پەناگەیەکی ئارام تەماشای دەکەن؟ یەکێک لە کاریگەریە هەرە سەرەکیەکان لەسەر ئەم کانزا بە نرخە ئەوەیە کە ئێستا بە شێوازێکی فیزیکی خواستێکی زۆری لەسرە. لەم بەرنامێدا لەگەڵ میوانەکانمدا ڕای جیاواز وەردەگرم کە ئایا نرخی زێر بەرەو کوێ؟ ئایا هیچ بەدیلێکی ئەم کانزا بە نرخە هەیە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. زێر ئەو کانزایی بە درێژایی مێژووی دۆزینەوەی بەهاکەی خۆی لەدەست نەداوە. بەگرە بە بەردەوامیش نرخی ئەو کانزایە لە بەرزبوونەوەدایە. ماوەیەکە لە هەرێمی کوردستان هاوتەریب لەگەڵ جیهان نرخی ئەو کانزا زەردە بەردەوامە لە بەرزبوونەوەدا. مامەڵەکردن بە زێر لە ئێستادا بە شێوەی فیزیکی یانیش لە بازاری فۆرێکسدا دەبێت بەو پەڕی وریاییەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. تایبەت بە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەختەوە بە شێوازێکی فیزیکی چۆن مامەڵە لەگەڵ ئەو کانزایەدا دەکرێت. بابەتێکەیە زۆر ڕوون و ئاشکرایەکە نرخی زێر بەرز بۆ تۆ بە ڕێژەیەکی بەرچاو، بەڵام ئەوەی کە تایبەت بە هەرێمی کوردستان و ئێوەش کە نوێنەری زێڕەنگەرانە سەرۆکی سەندیکای زێڕەنگەرانن، ئێمە لە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ زێڕە ئەکەین؟ ئێمە لە هەرێمی کوردستان مامەڵە تقریبان دەتوانم بڵێم سێ شێوازی ئیشکردنی زێر هەیە. یەکەم و دووەمیان زۆر وازەحە. یەکەمیان ئەوەیە خەڵک بۆ زینە، بۆ بووک و مەسەلەی کەلتوریەکانی خۆمانە و خەڵکە پارەی هەیە، هەندێک پارەی لە خۆی زیادە گەردانەیەک دەکرێت، شتێک دەکرێت وەکو خشل و خۆڕازانەوە بەکاری دێنین. ئەوە یەکەمیان. باری دووەمیان ئەوەیە خەڵکێک لە ناوەخۆ حەز دەکا بۆ نمونە لیرە بکرێت، لیرەی هەولێر، لیرەی کوردستان بەگشتی لیرەی هەولێر دەکرێت دەڵێ ئەو پارەیەم وەکو مەلازەکی ئامن بەکاری دێنم، بەیانی پارەکە لە دەستم ناڕوە، پارەکە لێم ناچێتە قەرد و عاسێ نابێ، زێڕەکە باشترە و لە کاتی گرانبوونیشا دەیفرۆشمەوە. شێوازی هەر لەگەڵ لیرەشدا فەرعی دووەمی قسەکەم ئەوەیە، لەگەڵ لیرە خەڵکێکی بازرگانیش خۆشبەختانە ئەو هوشیاریە دروست بووە، خەڵک قاڵب دەکڕێ. یعنی پێم باشترین شتە یعنی بە قالب و بە لیرە و بە شێوەی سەبائیک خەڵک زێڕی خۆی زەخیرە بکە، هەڵی بگرێ. و شێوازی سێم وەرشەکان و مەعمەلەکانی خۆمانن کە هیچیان کەمتر نییە لە دووبەی و لە تورکیا، بەڵکو ئێستا و مەعمەلانەی مەهان لەبەر هۆی کاری دەستی، لەبەر ئاسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی زەڕائیبەوە، لەبارەی کۆمەڵێک ڕێکاری ئیشکردن و جێبەجێکاریەوە کە پەیوەستە بە کاری بازرگانی زێر. من پێم وایە ئەوەش هۆکارێک دەبیلەوەی زێر لە هەرێمی کوردستان ئەو جارەی لە هەولێرەوە دەستی کار باشتر ئیش بکە و زێڕەکانان بنێرینەوە دووبەی و بنێرینەوە تورکیا لەوێ دەسعق وەربگرینەوە. ئەو بڕیاری سەرۆکی حکوومەت لێخۆش بوون بە ڕێژەی سەدا 20 لە پیشەوەران و بازرگانان وانی کە باچیان لەسرە چ کاریگەری هەیە لەسەر زێڕەنگەران و خاوەن کارگەکانی زێر؟ کاریگەری بێگومان دەبێ بە تایبەتی لەسەر کۆمپانیاکانی زێر و هەناردە و هاوردە
بەڵام زیاتر کاریگەریەکە لێرە بە دیار دەکەوێت کە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان باشتر جێبەجێ دەبێت بەوەی کەوا وەکو جاران سندیکای زێڕنگرانی هەولێر بەشدار بێت لە داڕشتنی سیاسەتی استراتیجی و لە پلانەکەدا بەشدار بێت کە چۆن بتوانین لە بەسڕا تا زاخۆ مەتاری هەولێر بکەینەوە ترانزیتی و بیکەینەوە شوێنێکی نقطەیەکی ئەساسی ئینتیلاقکردنی زێر لە هەموو عێراق. نرخی زێر هەندێک جار پێشبینی نەکراوە بۆ بەرزبوونەوە و هەندێکیش دەڵێن نرخەکەی دێتە خوارەوە. چۆن مامەڵە لەگەڵم دۆ خەیاب بکەین؟ مامەڵە ئێمە دەبێ بە ئەمری واقع ڕازی بین. شتێکە دیفاکتۆیە ئێستا هەیە لە بەسەلەی زێردا عالمیان زێر هەستاوە کۆمەڵێک فاکتەری لە پشت بووە، هۆکاری جیۆپۆلەتیکیە، هۆکاری داتایە فێندمنتاڵە، هۆکاری تەکنیکالی زێرش لەوانەیە تۆزەک تا ڕادەیەک. بەڵام ئەوە مەرج نییە زێڕنگر وا بیر بکاتەوە زێر ئیتر تەواو دابەزینێکیش ناکە. ممکنە بە تایبەتی لەو ئاڵۆزیانەی شەرق ئەوسەد کە ئالۆزیەکان بەرەو چارەسەر دەچن پێم وایە زێر دابەزینێک بکە. باشە ئێستا لە هەرێمی کوردستانە هەر بە شێوازە کلاسیکەکە مامەڵە لەگەڵ زێڕاکرێ یا گۆڕانکاری کردو بە سێوت کرد لە قاڵبە. ئێستا بازاری فۆرەکسی هاتۆتەکایەوە زۆرێک لە زێڕەنگەرەکان میوانەکانم بەژە هەر ناوی دەبان. چۆن مامەڵە لەگەڵ ئەماکەین چۆن کۆمپانیای ڕاست بدۆزینەوە چونکە ئێستا بۆتە ئەمری واقع و بازارەکە مامەڵشی تیاکرێت. وای لێرە دەبێ ئەمە لە ڕووی یاساییەوە تەمەشایەکی بکەین بە چاوێکی یاسایی تەمەشا بکەین. لە جیهانی سەردەمدا بازاری فۆرێکس بازارێکی واقعیە و هەیە و نرخی زێڕەکان لەسەر ئەو بازارە دیاری دەکرێت. بە چاوی یاسایەکی ناوخۆی تەماشە بکەین لە هەموو عێراق و هەرێمی کوردستان سیستەمێکی ڕێکپێک نییە بۆ ئەوەی برۆکەرەکان و فۆرێکس ئەوانەی کاری فۆرێکس دەکەن ڕێکیان بخینەوە. هەرچی بۆ برۆکەر و کۆمپانیاوانی فۆرێکسیان هەیە لەیان پرسی هەر هەمووی خۆی پێلەوی تر باشترە و کۆمەڵێک کەم و کوڕیشیان تێدایە و خەڵکیشمان دیتێ و کەم و کوڕی خەڵکیشم گرتیە و بەڵام ئێمە پێمان وایە لە ڕووی شەرعیشەوە دەبێت لە بیر نەکەین. دەبێت ئێمە ئەو جارەگە مامەڵە لەگە فۆرێکسا بکەین لە ڕووی حرام و حەڵاڵەوە تەماشای بکەین. دەبێت کارێک بکەین ڕیشتی تێدا نەبێ بۆی حرام نەبێ. وە سێەم قسەشم ئەوەیە زێڕنگرانی ما دەبی زیاتر لە ڕووی فیزیکیەوە کار بکەن زۆر متمانە و بڕوایان بە مەسلەی فۆرێکس نەبی. دۆخی زێر یعنی هەتا گرژی و ئالۆزیەکان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست چڕتر و زیاتر بێت نرخی زێر بەرز دەبێتەوە یا چەند وڵاتێکی لە پشتەوەن کە خواست و کڕین و فرۆشتنی پێواکەن ئەوان بڕیاردەن لەسەر نرخی زێر. ئالۆزیەکانی شەرق لەوسەد هەندێک یاری و گەمەی من تەوەقع ناکەم بەرزی کاتەوە زۆر بەهێز نەبوو. یاریەکان زۆر بە قووت نەبوون ئاگرەکە کەمتر بووە الحەمدوللا. پێم وابی زێر دابەزینێکی کەم بکە بەڵام لە ئایندە ترس و دڵە ڕاوچەی بانقە گەورەکانن کە ئێستا ڕووسیا لە کاتی پێویستی بە دۆلار بوو 2 ساڵ بەر لە ئێستا لە سەرەتای جەنجی ئۆکراین زێڕێکی زۆری فرۆش لە ڕێگای قاچاغەوە لە ڕێگای بیلاڕوسیا و ئەرمینیاوە زێڕێکی زۆری خستە بازارەوە. بەڵام لەبەرەوەی لەو ماوەی سین و هیند و هەندێک وڵات بە فیزیکی هەندێک زێریان کڕیەوە ئەوە خەتەریاتەکی دروست کردکەوە مستەسمەرین و بەرهێنەرەکان و خەڵکە وەکو مەلازی ئامن بچی زێر بکڕیتەوە. من چێ بڕیان لەسەر نرخی زێڕەدا وڵاتە هێزەکان ئەمریکا سەرقافڵەی بڕیاردانی دابەزین و هەستانی زێرە بۆ بەرژەوەندیەکانی خۆی. خواست و بەرهەمی زێر لە جیهاندا بەرهەم 212,582 تۆن، بابەتی جوانکاری 96,487 تۆن، کۆین 47,454 تۆن، بانکەکان 36,699 تۆن، یەدەگی ئامادە 59,000 تۆن، بابەتەکانی دیکە 31,943 تۆن. هۆکارەکانی گۆڕانکاری لە نرخی زێردا هەڵاوسان، بەرزونزمی نرخی دراو، گۆڕانکاری جیۆپۆلەتیکی، نرخی سوو، خواست و خستنە ڕوو، بەرزبوونەوەی نرخی زێر کاریگەری کۆمەڵایەتی و ئابووری لەسەر تاک و خێزانەکان دروست کردووە بە تایبەتی بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری بە جۆرێک. ئێستا تێچووی 20 میسقال زێری عیارە 21
لە ئێستادا نزیکەی 10,000 دۆلارە و لە کاتێکدا بەو بڕەپارەیە لە ساڵانی پێشوودا 50 مسقال زێڕی عیارە 21 پێدەکرات. پێشترێ مەسەلەن مسقالی زێر بە 300,000 بوو 280,000 بوو 350,000 بوو هاوسەرگیری مەسەلەن 50 مسقال بوو یان 100 مسقال وانەشتا ئێستا بوویتە نیوە کەمتر چۆن مەسەلەن 100 مسقال ئێستا بوویتە 40 مسقال لەبەردێک هۆکار پارە سیویلای ئەو 40 مسقالە مقابل بەرامبەر ئەو پارەیە کە زێر 100 مسقال بوو مەسەن پارە 40 مسقالی ئێستا دەکات 100 مسقالی پێشترێ لێرەوەش لە کەنارەکە زەنابتان عەزم داوە لە هاو نیشتیمانیەکانی خۆمان دەکەن هەرێمی کوردستان کچەکانمان بە هەندێک داواکاری زێری کەم بکەنەوە لەبەر پرۆسی هاوژیری زۆر لاواز بووە مەسەلەن هەیە دەری ئیلا دەبی ئەم 100 مسقالی بکەم لەبەری کچە مام 100 کردیا فرانس 200 کردیا حەزم لە ڕێگای کەنارەکەتانەوە یعنی وازدە و داواکاری بێن و کەم کەن لەبۆی زۆر گران بۆ زێر پێشتر کە زێر هەرزان بوو خەڵک دەیکڕی ئێستا خەڵک کە گران بوو فرۆشتی بەڕێی خۆم هەر ئێستا ڕاوەستاوە خەڵک هەمووی فرۆشت خەڵکەکەم فرۆشتی ئێستا چاوەڕ دەکەت دابەزی و ئێستا تەماشا دەکەین بۆچوونی خۆم و بۆچوونی شارەزانی بواری ئابووری هەز دە زێر بەرەوگراتی دەڕوە یعنی بەڕێی من هەردوو کڕین و فرۆشتن لاواز بووە من ئامۆژگاری هاو نیشتیمانی خۆمان دەکەین زێڕی بکڕن بە ڕێگای فیزیکی بێن بە فیزیکی بکڕن لە شاشە و بۆرسە و ئەو شتانە واز دێبینن فیزیکی چۆنە مەسەن بە کوردی پەتی قسە بکەن مەسەن ئەو زێرە ئەوە قالەوە ئەوە زێر بێ بیکڕی ئەوەی بکڕی فیزیکی کڕین و فرۆشتنەکەی بکاتن ئەو قالبە لە ماڕێدانێ قسەکانم کورد دەکەمەوە لە بۆ دوو شەکای دیاری زێر لە پارە باشتر هەموو کات یعنی ئەوە زێر لە پارە باشترە هەموو کات و سەردەم و بارودۆخەکە پێشبینی نرخی زێر لە جیهاندا نزیمترین نرخ 1600 دلار بۆ یەک ئۆنسا نرخی ئاسایی 2382 دلار بەرزترین ئاستی 5000 دلار بۆ یەک ئۆنسا هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی زێر لە جیهاندا زۆرن لەوانە گۆڕانکاریە سیاسیەکان و ئابووری و بەرز و نزمی بەهای درا و بەرامبار زێر یانیش بەرزبوونەوەی خواست و کەمبوونەوەی خستنەڕۆی زێر لە هەمان کاتیشدا لە هەندێک لە وڵاتە زلهێزەکان یاریەکی ئابووری بە نرخی زێرەوە دەکرێت. دەبینین لە ڕۆژانی ڕابردووە ئاراستەی بازاڕ و نرخی زێر بەردەوام لە بەرزبوونەوەدایە ژمارەیەکی زۆر لە جیهاندا هاوڵاتی و بازرگان و بە هەرێمی کوردستان و عێراقیشەوە لە بازاڕی فۆرەکس مامەڵاکەن بە زێرەوە بەڕێستان لێت بپرسم هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێر چییە؟ چی زۆر کاریگەری لە زێڕەکات؟ کاکیاری زێر پەیوەندی بە وەزعی سیاسی وایە ئێستا دەبینی لە هەموو جیهان یعنی خواستی شەڕ زۆر زۆر زیادە تێدەگەی ئەوە مەسەلەن شەڕی ئۆکرانیا و رووسیا شەڕی غەزە و ئیسرائیل یعنی بەڕاستی لەو دوانەش دیتە ئیران و ئیسرائیل یعنی لەبەرەوەی هەر کاتێک بڵێن جەنگ سەر هەڵدەدا خواستی زێر زیاد دەبێ دەدەگەی لەبەر ئەوەی خواستی زێر زیاد بووە ئەو وڵاتانە زیاتر کامانن کە چۆنڵی باڵادەستن بەسەر زێرا و ئەتوانن کاریگەری بکەن لەسەر بەرزی و نزمی نرخی زێر مەسەلەن ئێستا وڵاتی رووسیا هەندستان چین ئەوە هەموو قووەتی خۆی بەکاردێنن دۆلاری دابەزینن زێڕی بەقیمەت بکەن لەبەرەوەی بازار بەشی لە دۆلاری بدەن خواستەکەیان ئەوەیە هەتا ئێستا شوا دەبینین وا سەردەگریتن لە ئەگە بەبیرت بێت ساڵێک پێش ئێستا هەر لەو ئەومان مقابلەمان کرد زێر 1780 بووە بزانم هەر هەنجینە پێم گوتی خواستی زێر زیاد دەکاتن لۆ سەرەوەی 2200 ئێستاش کەس نازانین مەسەن چی لێ دێت ئەمن لێرەوە داوا لەو بازرگانانەی کوردی خۆمان دەکەین ئەوی لە بواری فۆرەکس ئیش دەکەن لەو وەختەیدا لۆتی کەم قازانجی کەم لە کلەبن لۆتی زۆر زەرەری زۆرە
بۆیە داوا دەکەم مەسەلەن ئەو کەسانەی لە بواری فۆرێکس ئیش دەکەن لەم کات و ساتەدا زۆر بەوریایی ئاگان لە معاملەکانیان نەبیت. زۆر باشە. تایبەت باسی هەرێمی کوردستانت کرد، یعنی ئێستا دەبینین زێر لە بازاری فۆرەکسا زیاتر مامەڵی پێکرێە ئەوەی کە تەنها لە جامخانەکانە هەیە و خەڵک بۆ بابەتی جوانکاری بەکاری دێنن. یعنی لە جامخانەکان احتیمالە ڕۆژانە برێن بە 500 کیلۆ کاکە برێت تەنێک دەفرۆشێت. ڕۆژانە احتیمالە 10 15 لە بازاری فۆرێکس معاملەی پێ بکەن. یعنی ئێستا خەڵکی مە زیاتر چاوکراوەیە، نایڵن تووشی زەرەری بن. ئەتو ئێستا لە مەسەلەن لە دوبەی 100 کیلۆ زێڕی بکڕی دەی 100 کیلۆی لەکنەم بفرۆشی. بۆیە لەبەرەوەی با تووشی هیچ زەرەرەکی نەبی. لێرەوە داوا دەکەم زۆر ئاگاداری معاملەکانیان بن، زۆر بەوریایی ئیش بکەن. باشە. کاتێککە نرخی زێر 2000 دلاری تێپەڕاند چۆ 2300 بەرەو 400 ئەڵێن 500 شتێ ئەپەڕێنێت لای خەڵک ئەمە جێگەی پرسیار ئاڵێن نرخی زێر زۆر بەرز بۆتەوە، زۆر بەرز بۆتەوە یامە بە پێی قسانە و ئەزمونەی کە بەڕێستان هەتانە نۆرماڵە بۆ بازاڕەکان. نا زێر بە بۆچۆنی خۆم ئەمە پێشبینی ناکەین، بەسەوە بۆچۆنی خۆمە هەتا 2500 دەڕوە. ئەگە گرژی و ئاڵۆزیەکان بەردەوام بی زیاترش دەڕوە. زۆر جار دەبینین لە هەرێمی کوردستانە پێشبینی بۆ خەڵکەکان دەڵێن کاکە بەیانی وای لێ دێ دوو کاژمێری تر ئەوەی لێیە، یعنی ئەمە ڕاستە؟ نا کەس نازان چی لێ دێ، کەس نازانێت. ئەمە لێرە نە پێشبینی دەکەین و نە بە کەس دەڵێن چیشی لێ دێت، چونکە کەس نازان چی لێ دێت. ئەوە ئەگە ئەمن بزانم چی لێ دێ بەخۆم زێڕی دەکڕم لۆ بە تو دەڵێم وەرە کاکە ئەو های لێ دێ. نا یعنی زێر دیار نییە چی لێ دێ بەڕاستی. نەکو زێر مەسەلەن دراوەکانی دیکەش دێهڵاوە نازداک 8500 تێپەڕان، داکس ئەوە ڕۆی لۆ 40,000 تێدەگەی. یعنی بازار بەڕاستی قەت تەوەقەمان نەدەکرد بیستە ئەو سعرانە. ئێستا بازار هەموو لۆ سەرێ. دیارە چەند هۆکارێکی سەرەکی هەیە کە کاریگەری دەکاتە سەر بەهای زێر لە بازاڕەکانی جیهاندا. لە دیارترینیان بەهای دۆلارە بەرامبەر بە سەبەتەی دراوەسەرەکیەکانی دیکە. بێگومان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەهای زێر یارمەتی دەربووە، واتە پاڵپشتی کراوە بە دابەزینی بەهای دۆلاریش بەرامبەر بە سەبەتەی دراوەسەرەکیەکانی دیکە. بە زۆرێک یەدەگی فدراڵی ئەمریکا پێشبینی دەکات دوای ئەو بەرزکردنەوەیەکەوە لە ساڵی 2022 دەستی با بەرزکردنەوەی ڕێژی سوی بانکی کردووە، دەست دەکات بە کەمکردنەوەی ڕێژی سوی بانکی کەمە هێشتا هەر ئەگەرێکە بۆ بازاڕەکان، بەڵام ئەم هۆکارەوەی کردووە خواستێک بۆ زێر دروست بێ لە بەرامبەردا بازاڕەکان گومانیان بۆ دروست بێ لە ئەگەری داهاتووی سیاسەتی نەختی لەلایەن یەدەگی فدراڵی ئەمریکا. ئەمە وا دەکات کەوا بانکەکان بە شێوازێکی گشتی کاتێک بەهای دۆلاری ئەمریکی دەست دەکات بە دابەزین، بێگومان یەکێک لە هۆکار هەرە سەرەکیەکان بۆ بەرزبوونەوەی نرخی زێر دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی. بەڵام ئەوەیەوە ئێستا بە جیاواز لە بازاڕەکاندا دەبینین بێگومان جیاوازتر دەردەکەوێت ئەوەیە کە بەهای دۆلار لە ماکەدا کە بەرز دەبێتەوە لەگەڵیشدا نرخی زێرش بەرز بێتەوە. ئەمە کاتێک بڕوو دەدات کاتێک بازاڕەکان دووچاری شڵەژان دەبنەوە و مەترسی جیۆسیاسی دێتە گۆڕ دێتە ئاراوە، یاخود بڵێن بە شێوازێکی گشتی ئەوەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و لە ئوکرانیا دەگوزێت، لە نێوان چین و ئەمریکا دەگوزێت. هەموو ئەوانە هۆکار بۆ بۆەوەی کەوا خواستێک بۆ زێر دروست بێت. بەگشتی ئەوەی کەوا ئێستا لە بازاڕە جیهانیەکاندا دەبیندرێت نرخی زێر ئاراسەکەی ڕۆتی بەرزبوونەوەیە، بەڵام زۆر ئاساییە نرخی زێر خۆڕاستکردنەوەک ببینین کە ئەمە بێگومان کاتێک نرخێک بە شێوازێکی خێرا بەرز دەبێتەوە زۆر ئاساییە خۆڕاستکردنەوەیەک دابەزینێک لە نرخی زێردا ببینین. بۆ زۆر ئاساییە نرخی زێر بۆ ئاسەکان 1900 دلار بۆ 2000 دلاریش دابەزێتەوە، بەڵام ئامانجی درێژخایانی نرخی زێر ئەوەیەکە بگاتە ئاسەکانی 3000 دلار. بەڵام وەکو وتم دەبێت بازرگان بۆ بەرهێنەر هەر کەسێکە دەیەوێت بە فیزیکیش زێر بکرێت دەبێت وریا بێت ئاساییەکە نرخی زێر ببینین ئۆنسەی بۆ 1800 دلاریش تەنانەت دابەزێت ئینجا ڕەوتی بەرزبوونەوە لە نرخی زێردا ببینیم. وا بێگومان ئەوەی کەوا بەسەر بازاڕی زێرشدا لە ماوەی ئەم ساڵانی داهاتوودا زاڵ دەبێت بە تایبەتی لە مانجی شەشەوە بەهای دلار دەبێت کە گەنجینەی فدراڵی ئەمریکا یاخود بڵێن یەدەگی فدراڵی ئەمریکا دەست دەکات بە کەمکردنەوەی ڕێژی سوی بانکی کە بێگومانەوە لەلایەنی دۆلارەوە کاریگەری
ئەرێنی دەبێت لەسەر بەهای زێر وە لەلایەنی ئەوەیکەوە بانکە ناوەندەکان بەردەوام بن لە کڕینی زێر وە لەلایەکی دیکەوە ئەگەر بێت و ئەو تەنکیژە سیاسیانە بەردەوام بن ئەو نازیگیریە سیاسی بەردەوام بێت بێگومان کڕینی زێر لەلایەن بانکەکان و بەرهێنەرەکان زیاتر دەبێت. ئەو وڵاتانەی زۆرترین ڕێژەی زێڕی لێبەرهەم هاتووە: چین 375 تۆن، رووسیا 324.7 تۆن، ئوسترالیا 313.90 تۆن، کەنەدا 194.5 تۆن، ئەمریکا 172.7 تۆن، گانا 127 تۆن، پیرۆ 125.7 تۆن، ئیندەنوسیا 124.9 تۆن، مەکسیک 124 تۆن. زیو هەندێک جار بە زێڕی هەژاران ناو دەبرێت، ڕەنگە نازناوێکی ناداتپەروەرانە بێت بۆ هاوتا زەردەکەی، بەڵام ئەم کانزا بەرزە جگا لە بەکارهێنانی لە دروستکردنی ئەکسسوارات و جوانکاری خانمان و پیاوان لە ڕێگای وەبەرهێنانیشدا زۆشتی تر پێشکاش بە جیهان دەکات. لەم بەرنامەیە کە لە سەرتاو ئاماژەم پێکرد ڕای جیاوازی تێدایە، بەڵام ئەوەی دەمەوێت باسی بکرێت فۆکسەکەی بخرێتە سەر بە کانزایەکی ترە، ئەویش زیوە ئێستا دەبینرێت لە بازاڕەکان یاریمسان بە شێوەیەکی کام مامەڵی پێوەگرێت، بەڵام جیاواز لەوانش بە شێوەی قاڵب ئۆنسە مامەڵی پێوە دەکرێت. میوانێکم هەیە کاک حاجی هەژار خۆیکێکە لە بازرگانەکانی هاوردەکردنی زێر، ینی زێر هاوردە دەکات لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی، بەڵام تاکە بازرگانیشە لەسەر ئاستی یاریمی کوردستان کە مامەڵە بەوە دەکات. کاک حاجی بۆچی مامەڵە بە زیوە دەکەیت؟ زیو هەر بازرگانێکی زێر ئاساییە بازرگانی زیویش بکە لەبەرەوەی هاوشانیەکەن هەم زیو هەم زێر. بە زێر ینی ئەوەندە کاریگەریەکەی ئەوەندە لەسەر دۆلار هەیە و برند خەڵک سەبر ئەوانەی لە خواروونە سەبر دەکشێنەوە لەبەرەوەی هەم پارەکانیان بەژناکە بێن ئەو بزنزەی زێڕی بکەن چیلۆیەک زێر لە 40,000 بیتە 75,000 دەکشێتەوە پاش بە پارە چکەم هەمان بازرگانی زێر دەکات. ئاخە مستەقبەلی هەیە ترسەکە بە دڵنیاییەوە ئەوەش کانزایەکی نێودەوڵەتیە، ئەوەش لە هەرێمی کوردستان کاری بەتی پێ دەکرێت. من بازرگان هەیە دەی ناسم بە خۆم دایتم ئێستا کەسێکی ئاساییە ئێستا نیوتەنی هەیە لە ماری خۆی بە فیزیکی. بەڕێستان ئەزمونێکی چەند ساڵەتان هەیە لەگەڵم کانزایانە، ئەگەر ئەمە بەمەوە دەستی بەڕێستان ئەمە ئەتوانین بڵین وەکو بەدیلێک جێگرەوەی زێرە لە ئایندێ بە دڵنیاییەوە هەنێ ئێستا بەس ئەو ساڵ لەگەر پارەکە زێر 115 زی و 115 زیادی کردی، ینی خەڵکانێکی زۆر ئەگەر تەمەشای بازار بکەن ژن و ئافرەت ڕوو لە دوکاندارەکانی زیو کرایە، ینی چەندین دوکان هەیە کەمال لە بۆ ئاگاداری بەڕێستان زیو بەس پیاو دەیکڕی، ینی ئەنگوستیلا تاخمەک زیو دەکڕی بە $1000 بە $500 دەباتە هەمان زی فرۆشەکە لی دەکڕی زیوش پارە دەکا، ینی هیچ مەعادن ئاسن پارە دەکا ئەو جە نەخەسەلەن زیو کە دووەم کانزای لە دوو زێر. بەس ئەو دوکانداری کە فرۆشتیتی بە $1000 جرئەتی وی نییە بە مشتریەکەی برێ کە $200 دەکەم، مەجبورە پێی برێ ناکڕم ئەو شخصەش تاوا فڕی دەدە لە مارێ، ینی کەواتە ترسیە. بەس ئەگەر بێ بازرگانی قالبی پێ بکە قالب وانە قالب دێ 1 کیلۆ زیو دەکڕی زۆرترین لە هەموو ئالەتێک ئەوڕۆ بکڕێ بەیانی بیفرۆشە $20 زەررا $20 ئەمە وەکو جملە، ینی خەڵکێک دێ قالبێک دەکڕی لۆ ماری خۆی دادنێت دوکاندارێکی ئاسایی تەبیعی $100 خێر لێ بکە، بەس بیوێ بازرگانی پێ بکە تەم عەقڵەکی ناکڕیت دوێ مەجموعەک دەکڕی لە بۆرسەی دەکڕی ئەوجا ئاجی هەژاربی هەر شخصەشکەبی دەی دەکڕی 20 قالب دەکڕی و ئاجی هەژار دەی فرۆشتێ $20 لێ خێر دەکە و دەری کاکە فەرم و ئەوە دە قالبت $200 خێر لێ دەکەوت تا هەر کاتێکی بێ بیفرۆشی $200 زەرر دەکە و ئەگەر هەمان نرخبی تەمان ئەوە 6 مانجش دەبی زیو ڕۆژ بە ڕۆژ بە سەکەتی وەکو زێر بە زیو لەبەرەوەی پارەکەی زۆر نییە کانزایەکی شاراوەش هێشتا خەڵک واعی نەبووە ئەگەرنا ئەمن لە 2010 بە خەڵکم گوت زیو بکڕن وەرم بەدیری زێڕە
من بەخۆم بە خەڵکم گوت وەرم بیکڕن بە دیری زێڕەکە لەو کاتی 400 دلاری هاتە سەری گرام بووە. گرنگی بازرگانیکردن بە زی و بەکارهێنەرەکانی بە ڕێژەی 150 بۆ ئامێری پێشکەوت و تەکنۆلۆژیا بەکاردەهێنرێت. زی و لە بابەتی کارەباییات و ئەلکترۆنیادا سوودی لێوەردەگیرێت، بۆ بۆردی وزەی خۆر سوودی لێوەردەگیرێت، لە مۆبایلە زیرەکەکاندا زی و بەکار دەهێنرێت، لە بابەتی چەک و تەقەمەنیدا بۆ تەقینەوەی نەوەوی بەکاردەهێنرێت، هەروەها لە بابەتەکانی LED و LCD زی و بەکار دەهێنرێت.